ئایا مریشکی بەرهەمهاتوویی کوردستان و وڵاتان کامیان تەندروستن؟ ڕاستی چیرۆکە سەرنج ڕاکێشەکانی بەرهەمهێنانی مریشک لە کوردستان. چیرۆکی زۆر هەیە لەسەر بەخێوکردنی مریشکی لە هەرێمی کوردستان، وەک چۆن ئەو جۆرە چیرۆکانەش لەسەر گۆشتی مریشکی بەستوو هەیە. بەڵام چیرۆکە ڕاستەقینەکان کامانن؟ مریشکی کێڵگە پەلەوەریەکان لە هەرێم چۆن بەخێو دەکرێن؟ هەر ڕۆژە بە چیرۆکێکی نوێ لەبارەی گۆشتی مریشک و بەخێوکردنەکانەوە ئاشنا دەبین، بەهۆی ئەو گەشە خێرایی کە مریشکی کێڵگە پەلەوەریەکان هەیەنە و لە ماوەی 30 بۆ 40 ڕۆژدا کێشەکەیان دەگاتە نزیکەی 2 بۆ 3 کیلۆ. چەندین دەنگۆی جیاواز بڵاو دەکرێتەوە. دەڵێن هۆرمۆنیان پێدەدرێت، یان ڕۆنی بەسەرچویان پێدەدرێت، یان قیریان پێدەدرێت، یان بە سۆندە خۆراک دەکرێتە نێوگەدەیان. لەم جۆرە بەنگەشانە زۆرن کە زۆرینەی تەنها دەنگۆی بازرگانیە و بازرگانەکان بۆ ڕکابەری و شکاندنی بەرهەمی بەرامبەر بڵاوی دەکەنەوە. ئەوەش کاریگەری خراپ دەکاتە سەر پیشەسازی پەلەوەڕ لە کوردستاندا. هاوشێوەی ئەو دەنگۆیانەش بۆ گۆشتی مریشکی بەستوش دەنگۆ بڵاو دەکرێتەوە. دوایین دەنگۆ بوونی خواردنەوە کەحولیەکانە لە نێو مریشکی بەستوودا. کۆباس بە دووەداچوونی کردەوە بۆ بوونی خواردنەوەی کەحولی لە مریشکی بەستوودا. هەموو سەرچاوە فەرمیەکان بابەتێکی بەو شێوەیە پشتڕاست ناکەنەوە. بەڵام جۆرێک لە گۆشتی مریشک بۆ وڵاتانی ناموسڵمان خۆش دەکرێت و بە خۆشکراوی هەناردە دەکرێت کە بە خواردنەوەی کەحولی خۆشکراوە. ئەویش تێچۆکەی زیاترە لەو گۆشتەی بۆ وڵاتانی موسڵمان هەناردە دەکرێت. زۆرترین گۆشتی مریشکی بەستوو لە جیهاندا لە وڵاتی بەرازیلەوە هەناردە دەکرێت کە ساڵانە بە بەڕی زیاتر لە 14 ملیار دۆلارە و نزیکەی لە 38.4 کۆی گشتی مریشکی بەستووی جیهان پڕ دەکاتەوە. بەڵام خراپی بەرهەمی بەرازیلی لە کاتی گواستنەوەیدا دروست دەبێت بەهۆی ئەو ئۆتۆمبیلانەوە کە تیاندا ئامێری بە فرگەرەکان دەکوژێنەوە و ئەمەش بەرهەمەکە خراپ دەکات. بەرهەمی گۆشتی مریشک لە هەرێمی کوردستان ساڵانە دەگاتە نزیکەی 400,000 تەن کە زیاتر لە 200,000 تەنی هەناردەی ناوەڕاست و خواری و عێراق دەکرێت. بەهۆی زۆری بەرهەمی ناوخۆبوونی ڕکابەری لەگەڵ بەرهەمی هاوردەکرا و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوام ڕوبەڕووی هەڵبژاردنێکی سەخت دەبنەوە لە نێوان مریشکی کێڵگەکانی کوردستان و مریشکە بەستووەکاندا. پسپۆڕانی پزیشکی بەردەوام هۆشداری دەدەن بۆ خواردنی نوێ و سروشتی. هەمویان لەسەر ئەوە کۆکن بەرهەمە خۆماڵیەکان زۆر لە بەرهەمە هاوردەکراوەکان باشترن، ئەگەرچی ڕکابەری بازرگانی زۆر جار هۆکارە بۆ شکاندنی بەرهەمەکانی یەکتر. هەر بۆیە چەندین دەنگۆی جیاواز دژی یەکتری بڵاو دەکرێتەوە کە بنەمایەکی زانستیشیان نییە.